هەرگیز وشەومانە بەجیا مەهێنە لەبەری. يعني بۆ نمونە کتێبێک ئەکڕی ئەڵێ ئەمە گرنگترین وشەکانی فلان شتە، ئیسپادەی نییە، ئەمە کارکوشتنە. من لە زۆربەی زمانەکانە ئەمەم تاقی کردوێتەوە کارکوشتن. بۆ نمونە ئەچی ئەتەوێ خۆ فێری زمانی فەڕەنسیکی هەیە چیەکی ئەمڕۆ دڵ خۆش ئەڵێ بیسی وشەم لەبەر کردووە لە ئەندامەکانی لەش، بیسی وشە ڕجالێکیگە لەبەرەکەی ناوی گیانەوەرەکان، ئەچی بیسی وشە لەبەرەکەی ئەو کلبەرانی لە قوتابخانە بەکارێن. ئەمە کارکوشتنە بەڕێز، ڕاستیدا ئەمە کارکوشتن خۆشە، زۆر خۆشە، زۆریش ئاسانە، بەس کارکوشتن. حەلەکە ئەوەیە لە جیاتی ئەوە یەک چیرۆکی سادەی مناڵان لی تێبکی تۆ وا بکە خەمی ئەوەت نەبێ ئەم وشانە زۆربەی لەبیر ناچێتەوە دوایی، چونکە ئەم وشەیە هینە ئەو تێکستەیە مێشکی ئینسان لەناو خۆی پەیوەندی بۆ دروستەکە، واتە کۆمەڵی پەیوەندی خانەدەماری دروستە بێت لەگەڵ ئەو جۆرە زانیاریە کە لەناو محتەوایەکە، واتە لەناو کۆنتێکستێکە، نەک تۆ دانیشی بڕۆی وشەوشە لەبەریگەی. ئەم بەپی لێکۆڵینەوە ئەوانی کە وشەوشەیان فێری زمان بن لە چاو ئەوانی کە بە عیبارەت لەبەریەکەن و لەناو کۆنتێکستەکە 4 تا 5 هێندە زیاتر کاتیان پێویستە.